لەکوێ خانە گاپیڵۆن چییە چوون بۆ لادە ئێستا بۆچی چوونەتەوە سەرەتا ئەمە بە خێراتنتانەکەم ڕەمەزانتان پیرۆز بێ ئێمە کرێچی بووین کرێچی نەبووین نەکەم خانێکی دۆزی بوانێ چین بۆ وێ دڵۆپەمان زۆر بوو لەوێ لە سلێمانی جا ماڵمان ڕۆی بۆ گاپیڵۆن ئێستا خانمان بە دەرکردووە کە بارانە بارە دڵۆپەمان هەیە لەکوێ خانە گاپیڵۆن ناحیە گاپیڵۆنی پێڵن جا منش دەمێ خانێکمان بۆ بکەن چەند سەد خێزانە 4 وەزعی داراییتان هەروڵا بۆچی ئەبی ئەمە خانێکمان بۆ بکەم بەوەی ئەو بارانبارینە دڵۆپەمان زۆر هەیە تەڕە بنجل و شتەکانتان نامعرزەکەمان تەڕەشوعی کردووە جا دیوارەکەم زۆری ژووری نووسنەکەی دێکمان هەر تەڕەشوعی کردووە جامێ مەعاشم بۆ بکەن و مەعاشم بۆ ببڕنەوە ماشتان نییە وەڵا باوکم باوکم باپیرم وەرەگرێت مردووە اینجا ئەو مەعاشەکە وەرەگرێت چەندێکە ماشەکەی باوکم بەڵزانم 400,000 شتێکی وە بەشی مانگەکەتان نەکات وڵانێک پێداویستی و نەخۆشی بەڵێ بەشی واکە بەڵێ دێکیشم بۆ خۆی نانەکات نانە فرۆشە لەوێ نان بۆ خەڵکە کاتەوە ئیفرۆش بەڵێ لەبەر چی لە سلێمانی ڕۆژن هەر لەبەر کرێخانوەکە بوو یا لەبەر چی لەبەر کرێخان و پورمان هەریان گوت بڕۆن ئەم خانووە فرۆشین و ئانێ تە باوکشم عەرزێکی کرد و خانومان کرد ئێستا ئێوە شکر نەخۆش نین نەخۆش وایە وڵا دێکم باوکم شەکرایانە دێکم زەختێتی گورچی لێ بەردیتە ئەویشیان هەر پێویستی بە عەمەلیات و شتەیانە بەڵێ هیچتان بۆ نەکراوە نەتان توانیوە بڕۆن بۆ لای دەتەوە ناوەڵا لەبەر چی لەبەر بێپارەی دکتۆر چی پێوتون ئەڵا نەچوون بۆ لای دکتۆر نەچوون بۆ لای دکتۆر